زیاتر لە 80 ڕۆژە پەرلەمانی کوردستان بەهۆی نەگەیشتنە ڕێکەوتن لە سەرکاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کۆنە بۆتەوە. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆ دەبێتەوە. جێگری سەرۆکی پەرلەمان دەڵێت دەبێت پەرلەمان بەشێک بێت لە چارەسەری کێشەکان نەک ببێتە بەشێک لە کێشەکان. دانیشتنەکە بۆ چەند ئامانجەکە یەک ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ڕوانگەی خۆمان و ڕێی ئەو پەیوەندیانەی ئەو ماوە هەمان بۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان عەرزی خەینە سەر بەردەم سەرۆک فراکسیۆنەکان داوا لە سەرۆک فراکسیۆنەکانەکەین بەرەنجامی ئەو دانیشتانەی لەگەڵ سەرکردایەتیەکانی خۆیانیان هەبوو ڕوانگەیان بۆ چۆنیەتی دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و چۆنیەتی گفتوگۆکردن چ لە ناو پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان بوو و فترەیەکی زەمەنی دیاریکراویش دابنرێ بۆ ئەوەی بە هەمومان ئەوڵ بین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت. کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هۆکاری سەرەکی ناکۆچیەکانی نێوان بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانە. بەشێکی زۆری فراکسیۆنەکان لەگەڵەوەن هەڵبژاردنەکان لە یەک بازنەوە بکرێنە 4 بازنە لە هەر 4 پارێزگا یان 8 باز نەبێت و ئیدارە سربەخۆکانیش بازنەی تایبەت بەخۆیان نەبێت. بەهۆی ئەم دوو پرسەشەوە نەتواندراوە کۆبنەوەی پەرلەمان ئەنجام بدرێت. 34 یاداش لەلایەن ئەندامانی پەرلەمان و واژۆ کراون لە ڕێگای دەستەی سەرۆکایەتی و ئاراستەی حکوومەت کراون بۆ ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکان ئەمانە لەسەر ئەم پرسانە دانیشتەکانی پەرلەمان بەردەوام بێ. لە هەمان کاتدا لەسەر پرسی هەڵبژاردن و کارەکردنەوەی کۆمیسیۆن کە دوو پرسی نیشتیمانین پەیوەندیدارن بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم هێزە سیاسیەکان ئەبێ لەسەر ئەم دوو پرسە سازان بکەین بەر لەوەی ئەم گفتوگۆیانن لەسەر ئەم دوو پرسە ببینە ناو هۆڵی پەرلەمان. کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لەم بارودۆخەدا سەردانی سەرۆکی هەرێم بۆ لای یەکەیەکەی حیزبەکان کۆبوونەوەی جنین پلاس خارد کە نوێنەری نەتەوە یەکگرتوەکانە هەموو ئەوانە بەڕاستی بەڵگەنە سەرەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان ئالۆزە و سەقامگیر نییە و پێویستی بە چاکسازی گۆڕانکاری ڕیشەی هەیە. کۆبنەوەکەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لە کاتێکدایە کە لە دەست پێشخەریەکدا جێنین پلاسخارد نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بڕیارە لەسەر پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و پەیوەندیەکانی نێوان ئەولێر و بەغداد و مەترسی و هەڕەشەکانی لەسەر هەرێمی کوردستانەیە کۆ ببێتەوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.